شۆفێرەکان دەبی ڕۆژی بارانبارین دەبی زۆر ئاگادار بن، دەبی گرنگی ئیشارات و ئەشتانە بدەن. وەختی گەشتە مەسەل گومەکە ئاوی دەبی پشخۆ ئاگادارکەوە. ئەو شوفێرانە دەبێت زۆر هادی بن لە جادە، ئەو خەتانی ئیشارەتی ناو جادە کراوە نابێ بە هیچ شێوە لە خەتەکان دادن و لە کاتی خاڵتان بارانبارین کە وەختێکی بارانبارین ئێستا و فەسڵەوە تا لای بەهار دەبێت زۆر بە هادی بڕۆن، نابێت لە خەتی زیاد ئەو شوێنانەی کە نووسراوە 40 دەبێت کەمتر لەژێر خوارەوە بڕۆن و نابێت زیاتر سەری بن. ئینسان دەبی وەختی باران لەسەر خۆ بیتن، لایەکی پێ بکەتن، مواصفات و تعلیماتی مرۆریان تەنفیزی بکەتن. لە وەختی باران و هەروەها وڵات باران دەبارێ و شار تەر دەبێ و ئاسفالتەکان تەر دەبێ، بە نەزەری من باشترە شۆفیرەکان نەتەنها شۆفیرەکان بەڵکە خەڵکیش مرۆڤیش بێنن ڕعایەت بکەن و بتوانن وێڕە یەک دانە ڕاندمانی جوان سازکەن کە هەروە چراغ سوور و چراغ سەوز و ئەو جۆرە شتانە پێکەوە ڕعایەت